هاو نیشتیمانیانی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی موچە خۆران فەرمانبەران پاش لێکۆڵینەوەی ورد دوای 20 ڕۆژ لە دەستپێکردنی موچە هێشتا بەشێکی زۆری یا بەشێک لە فەرمانبەران و کۆی خانەنشینان موچەیان وەرنەگرت و بەداخەوە ئەمەش بۆ کۆمەڵێک هۆکار دەگەڕێتەوە سەروی هەمویانەوە دەست بە سەراگرتنی داهاتی ناوخۆی مانگی 11 ئێستا بە وردیەی خەمە ڕوو هیچ منطقێک لەوایە لە 15 داهاتی مانگی 11 سلێمانی و هەولێر و دۆک نەگەڕابێتەوە بۆ ئەوەی بدرێ بە موچە. بەڕێزان تا ئێستا ئەو پارەی دابەش کراوە بۆ موچە 535 ملیار دینارە کە نزیکەی 515 ملیاری نەوتە 350 میلیۆن دۆلاری نەوت لە هەر بەرمیلێک 27 دۆلار گەڕاوەتەوە بۆ ئەوەی موچەی پێ بدرێ داهاتی ناوخۆشی چی نەگەڕاوەتەوە. ئێمە داوای چاکسازی ناکەین لیان تەنیا ئەمە ئەڵێم لە مانگی دووە 24 374 ملیار دینار داهاتی ناوخۆ دراوە بە موچە. معقولە لە مانگی داهاتی مانگی 11 دوای 45 ڕۆژ تەنیا 13 میلیۆن دۆلار واتە کەمتر لە 20 ملیار دینار گەڕابێتەوە. بۆیە زۆر بەڕوونی ئەمەوێ بڵێم لە مانگی دوا داهاتی ناوخۆی سلێمانی بۆ تەمویلی موچە 161 ملیار دینار بووە. لە حاکمەکان لە حزبەکان لە بڕیار بەدەستەکانە پرسم معقولە 161 ملیار بووە لە مانگی دووە ئێستا سفر درابێ بە موچە هیچ بڕەپارەیەک نەدابێت. لە حاکم و بڕیار بەدەست و حکومەتی هەولێر و حزبە پرسم معقولە بڵێ ئەگەر سلێمانی داهات نەنێرێتەوە ئێمەش داهات نانێرینەوەتە بە هەردوو لاوە سزای میلەت بدەیت ئەو پارێدا من پارێدەم ئەو نایدا من نایدەم. بۆیە ئەوەی کە هەیە هۆکاری دابەش نەکردنی موچە ئەوەیە 374 ملیار داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە نگەل لە مانگی دووە جگەل لە خەرجی دەوائش جگەل لە نەسریە جگەل لە دەرمان. بەڵام ئێستا 15 تاوەکو ئێستا داهاتی مانگی 11 نەگەڕاوەتەوە. ئەمە جگەلەوەی لە 3 وەزارەتی دارایی بە ڕسمی کتابی کردووە بۆ دوو ئیدارەی تەبعەن ئەڵێ کاکە بۆ نمونە بە ئیدارەی سلێمانی ئەڵە 161 ملیار نەم تەنیا 7 ملیارمیان بدەرێ موچەی پێدا بەشکەین 7 ملیارەکەش نەگەڕاوەتەوە. بە ئیدارەی هەولێر و دۆکەڵێک تەبعەن ئەمە دوو ئیدارەی تەواوە نەک داهاتەیە 90 ملیار بنێرە تاوەکو ئێستا 20 ملیار گەڕاوەتەوە واتە لە 213 ملیار داهاتی هەولێر و دۆک بووە لە مانگی دووە لە 24 دوو هەمووی دراوە بەڵام ێسەوە 15 داهاتی مانگی 11 20 ملیاری دراوە. ئەمە ئاماژەیەکی ڕوونە یا دەست بە ساگرتنی داهاتە یا مماتەڵەکردنە بۆ ئەوەی موچە نەدرێەوە دواتر بوترێ پشووە و لە 25 مانگەوە و تا دواتر موچە نەدرێ و بدرێ لە مانگی پێشوو و لە 25 شەوە خۆمان زای 25 بێ داهاتی نەوتی شەگەڕێتەوە. بۆیە داواکارم فشارێکی جددی بکرێ ئەبێ ئەم داهاتە بگەڕێتەوە. هەموو شتێ نابێت بەسێتەوە بە 200 ملیاری بەخاوە. ئەمە بەڵگەیە ئەمە فۆرمی خۆیانە. داهاتی ناوخۆ لە مانگی دوا 374 ملیار بووە چاکسازیمان ناوێت 374 ملیارەکەی داهاتی ناوخۆ تەبعەن بەس بۆ تەمویلی موچە ئەم 374 بێتەوە لە بەرمیلێ نەوتیش هەر چاکسازیمان ناوێت 27 دۆلارەکە بێتەوە موچەی هەموو فەرمانبەران دابی نەکرێت. یعنی لە کاتی خۆیان بەس وەکو مانگی دوو بکە لە 24 مانگا 374 ملیاری داهاتی ناوخۆ بێننەوە لە بەرمیلێ نەوتیش 27 دۆلار بێتەوە کە 75 دۆلار ئێستا برێن و ئەمان بە ناقص 12 و بەچی فرۆشن 27 دۆلار بێتەوە موچە لە کاتی خۆیان درێ. بەڵام معقولە وەکو مانگی دووش نەبێت تا ئێستا هیچ نەگەڕاوەتەوە. بۆیە گرنگ بولام خەڵکی کوردستان ئەم ڕاستیە بزانیە و پێکەوە بەشدار بین بۆ ئەوەی ئەم شایستەدارانەی خەڵک داهاتی ناوخۆ چیتر لەلایەن حزب و بڕیار بەدەستانی حزبەوە کۆنتڕۆڵ